دەبێت پێشی هەموو شتێک باسی ئەوە بکەین کە گەورەی کتێب لە مێژووی مرۆڤایەتیدا، یعنی گەورەی کتێب یان دەوری کتێب، ڕۆلی کتێب چۆن یعنی ئەو ئامرازە شارستانی هەرە مەزنەی لە دایک بوو، چۆن بوو تۆ ئامرازە ڕاستەوخۆ بۆ پێشکەوتنی کۆمەڵایەتی. ئەگە بگەڕێنێ بۆ مێژوو یەکەم دەقی لە گلگامێشەوە لە سۆمەرەکانەوە تا ئەم ڕۆژگارە ئەو ڕێچکەیە شاخاویە هەرە ئاڵۆز ینی خوێناویە کتێب بڕیەتی هەر کتێبێ ئێستا بوویتە سەرچاوی مانەوەی زمانەکان، گەشەکردنی زمانەکان. ئەو تەکنەلۆژیای ئێستا کە ئەو تەلەڤیزیۆنە هەموو دەکا کتێب. ئەوە لایەکی بە کورتێک زێدە بە کورتێکە. دووەمیان ئێمە وەکو بنەماڵەی حەیدەری کە بنەماڵەتی زانستی ئاینی ئیسلامی لەسەر ئاستی کوردستان یەک کوردستان ناسراوین، تەنانەت لەسەر ئاستی عێراق و شەرقی ئەوسەط لە محەممەد پیرۆیەدینەوە کە سەردەمی شا ئیسماعیل سەفەوی ڕوو لە کوردستان و عوسمانی دەکا و دەکەی ژمارەیەک مەسەلەن زانان لە سەردەمی میر سلێمان بەگ دەکەی دەست پێ دەکاتن کۆمەڵێک دەستنووسی دروستیان کردیان وەکو جەنابی شێخ محەممەد عەلی قەرەداغی دەفەرمی لە کتێبێکە کنووزول کورددا دەڵێ لە حرفی حێدا تا ئێستا هیچ بنەماڵەیەکی زانستی ئاینی ئیسلامی بەقەدەر بنەماڵەی حەیدەرەکانی تەئلیفاتیان نییە دەکەی بەڕەهایدە بە عەرەبیەکە دەڵێ بمطلق کلمەی مطلق بەکار لە عەرەبیەکەدا جا لەوێ ئەوکو ئێمە وەکو کوڕەکان و حەیدەر ئەفەندی حەیدەری دەکەی چاوانمان کردوتۆ لە ماڵ خۆمان ژمارەی هەرە زۆر دەست و سو کتێب و برایەکانم گەنج و خوێنگەرم بوون لەگەڵ ئەو سەردەمەی با بڵێن سەردەمی ئەوەی شەڕی دووەمی جیهانی کە کەش و هەوایەکی تازە دۆست بوو بەرەی ملەتە سەرکەوتنە هینا دژی فاشستەکان و نازیەکاندا چاپەمەنی زۆر بوو. من لەو کەش و هەوایەدا کە چاوم کردوتەوە کە ڕێکەوتی 1936 لەدایک بوویمە، یعنی لە تەمەنی 10 ساڵیدا چاوم بە کتێب ئەوانەکە ئەوانە بە ساکارێکی خۆیەوە کاری لە من کردو بە ساکارێک هەرە خۆی دەکەی. بەڵام پاشی ئەوەی کە ساڵی 1949 برایەکانم بە ڕێژبژیری هەرچار برام حکم درام. ئێمە باوکمان وەکو دەڵێ بە تەمەن بوو کەوتە بوو لەگەڵ دایکم و سێ خوشک و جەمشیدی برام ڕوومان لە گوندەکەی خۆمان کرد بێریات 12 کیلۆمەتر لە باشووری هەولێرە دەکەی. پاشی ساڵێک زیاتر کاک ساڵح برام لە بەندیخانە ڕزگاری بوو ئازاد کرا هاتەوە کە ئێمە ئەو کاتێب لە پۆلی سێ بوو پۆلی چا دەرچوو بوون وازمە لە خوێندن هینا هەستی پێکرد ئەگەر ئەوە بەردەوام بێ ئەو ژیانی ئێمە لە گوندا ئێمە دەبنێت دوی کەسی یعنی کەڵکمان نابێ بە پێشوەری بەتای پاشخانی بنەماڵێکە و زانستی ئیسلامیەکە و یان زانستی کۆمەڵناسی ئەو سەردەمەدا و یعنی ڕکەش و هێوای ئەو سەردەمەدا هاتە شاری هەولێرێ لە کتێبخانەی شێخ محەممەد بەناسا بە شێخە شەلا چەند ژمارەش و گۆڤاری گەلاوێژ و چەند کتێبێکی وکو نامیلەکەی شێ بە زمانی عەرەبی هینە. جا یەکەم یعنی کە ئاشنا بووم یام چام کردەوە ویستی فێری زمانی کوردی مام کە چۆن دەنووسێ و چۆن دەخوێندرێتەوە گۆڤاری گەلاوێژ بوو. گۆڤاری گەلاوێژ بۆ من بۆ وەکو بڵێ سەرچاوەشی هەرە مەزنی ئەگەر مامۆستای یەکەم مساڵە حەیدەری برا گەورە بووم کە فێری کردن چۆن کوردی بنووسم چۆن کوردی دەخوێنرێتەوە مامۆستای چاپەمەنی گۆڤاری گەلاوێژە. هەمان کاتدا کاکساڵە ویستی کە زمانی عەرەبیش ئەو کاتێ هەموو کوردستان کە وڵاتێکی داگیرکرا بە زمانی عەرەبی خوێندن بە زمانی عەرەبی بوو. یەک لەو نامیلەکانە پێش چامە بە حرفێکی درێژ نووسا بووم ئازایەتی ئافرەتێکی قارەمانی ئیسلامی باز دەکاتن خەولە بنت الئەزوەر الکندی، یعنی بە پڕۆشەوە بە خۆشیەوە بە حکوو حیکایەتەکان و خورشید و خاوەڕ لە دیوەخانەکان دەخوێندرایەوە. ئەوە فێری کردیم بۆ ئەوەی ڕامان بکێشی یعنی لەزەر دە زمانی عەرەبی وەربگرین فێری زمانی عەرەبی بێ سەرڕای زمانە کوردەکەی. ئەوە یەکەم قوتابخانەم بوو یەکەم کارگەری بوو لەسەر من. پاش ئەو وردە بە هەم بە ساکاری خۆی کە لەگەڵ کتێب ئاشنا بوو لەگە شعر ئاشنا بوو لە مامۆستا گۆرانی مەحوی ناڵی ئەوانە گۆڤاری گەلاوێژ حتا نوکتە و شتواشیان دەکەی گەورەی مامۆستا عەلی سوجادی ئەوانە هەموو بەسەر یەکەوە
کۆمەڵ قوتابخانە بووم بەڵام ئەمن هەمووی بە ساکاری هیچ دەمەخێندەوە هەندە شتیش نەدەگەیشتم دەکەی بەڵام یاکۆ دەڵێ عشقێک چەکەرەی کرد لەناو مێشکمدا ناو دڵ و دەڕوونمدا وردە وردە هاتمەوە بە تایبەتی ساڵی 57 کە 55 گەڕینەوە ماڵ هەولێرە دووبارە دەکەی کە کاکم هیچ لە سندانی ئازاد کرا گۆڤاری هیوا دەرچوون یەک لە گۆڤاری هیواش لە ساڵی 57 بۆ مامۆستای دووەمم کە لە بەرگەوە بۆ بەرگەوە دەمخێندەوە ئەوە کاری خۆی کرد سوپاس بێگومان خوێندنەوە کو دەڵێ سەرەتای خو دەڵێ ئامرازەشی گەورەیە بۆ ئەوانەی کە فێرە نووسین بن دەکەی من بگوتومە دەڵێم خوێندنەوە یعنی ڕەوسەیە دەکەی نووسین زەکاتی ئەو ڕەوسەیە یان تۆ دەدا کتێب بخوێنی ئەو دەتان دەدێر بنووسی یان ڕابنیان لە پندەکەیە وا بڵێ نمونەی قسەیشی نەستەقەیە نەچێ ناو ئەوە فێرە مەلەوانی نابێت دەکەی پیاوی دەست نەکاتە نووسین ئەوجا هەر نووسێ بە چەند بە ساکاری بتێن ئەگەر لەولا دێر وەربگریتی دەستەواژە وەگری وشەیەک وەرگری زارا یان تەرتیب کاتە من لەوە دەستم پێکرد یعنی بە تایبەتی گۆڤاری هەتاو کۆچکردووی نەمر مامۆستاجی و کە ڕۆژی هەفتی هەفت یادی کۆچکردنی بوو ئەم ساڵە لە گۆڤاری هەتا دەکرێت مەتەڵی بڵاو دەکردەوە یانە ئەوە خەڵکی ڕادەشێشە وەڵامی ئەو وەتەڵ بدەم هەوڵم دەدا ئەمەش وەکو بە شعر وەڵامی مەتەڵەکان بدەمەوە یان دەستم داوەتە قەڵەم ئیتر لێرە مەسەن دوو دێر لێرە سێ دەر بەڵامی یەکەم نووسینم پاشی 14 تەمووز ساڵی 1960 دەربارەی کۆماری کوردستان بوو بە زمانی عەرەبی لە ڕۆژنامەی ئەلحەضارە کازم سەماوی دەردەکرد ئەستونێک بوو یاکەم جار بە زمانی عەرەبی ئەوم نووسیوە تەنانەت برا کادرێکی حیزب شوێنی هاتە ماڵمەم دەکرد دووسەرێکی باش خەڵکی سلێمانی بوو کە خوێندەوە ئەمن ناوم لێ نابوو دەوڵەتی کوردی دەکەی گوتی ئەو دەستەواژە ڕاست نییە ئەو لە چوارچوەی دەوڵەتی ئێران بووە وەکو خود مختاری وەکو حکمی زاتی بووە بەڵام دیسان بە کۆماری کوردستان ناسراوە بۆی ڕاستکەوتم دەکەی ڕەحمەت لە گۆڕی بتن دەکەی جالەوە دەستی پێکرد ئیتر کە جوولانەوەی نیشتمانیش بە تایبەتی ساڵی 57 و 58 پێشی 16 تەمووز بەرەو پێشتونێکی باشی دێت ژیانی کولتوریمان بەرەو پێشتەوە کۆمەڵێک نووسەری گەورە پەیدا بوون مثل مامۆستا مستەفا ساڵح کەریم محەممەد مەولود مەم عەبدوڵڵا میدیا حوسێن عارف ئەوانە دیلان دیوانەکان مامۆستا گۆرەندەست بە چاپکراوە ئەوانە خۆیان لە خۆیدا وردە دەمکڕ و دەمخوێندەوە دەکەی ئەوانە هەموو بوونە کەرەستە کەرەسەیەکی سەرەتایی بە تایبەتی پاشی 4 تەمووز کە لە ڕیزی هەر جوولەنەوەی نیشتیمان بوو سەر ئاستی عێراق و ئاستی کوردستان ڕادەست پێ ڕەحمدە شت بنووسم بەیانات شت و قوتابیان بنووسم ئەوانە بنووسم خۆم شتم دەنووسی ئیتر وردە دەستی پێکرد گرنگ ئەوە بوو یعنی بە پەیامێکم زانی وازم نەهێنا لە سەرەتاکە تا بڵێ لاواز بوو کوردەکەم تەواو نەبوو بە تایبەتی ساڵی 61 حزب شوعی بریارێدا دەکەی نووسینگەیەک لە هەولێر بکاتەوە بۆ گۆڤار ڕۆژنامەکانی خۆیان سێ کەسیان دانا بۆکو لێژنەکە مامۆستا سلێمان شاکر هونەرمەندی ناسەر ئێستا ژیان داماوە مامۆستا حکمەت عەبدوڵڵا زێباری کۆچی دوای کردن ڕەحمەتی لێبێ لەگەڵ من یعنی من بۆ ڕۆژنامەی ئازادی پەیامنەی ڕۆژنامەی ئازادی مامۆستا حکمەت بۆ تاریخ شعب لە مای بە سەرکرداتی شەهیدی سەرکردا ئەحمەد محمود حەلاق دەکەی سەرپەرشتی دەکردە کە ڕاپۆرتەکانی خۆم دەنووسی کار و چالاکیەکان هەواڵەکان وەرچە دەهات پێدا دەچوە کوردەکی بۆ ڕاست دەکردمەوە سیاسەکی بۆ ڕاست دەکردمەوە ئەوش لە خۆیدا هەم مامۆستان بوو هەم قوتابخانەشی تازە بوو هەتا دوور درێژە بۆ ئێمەی کورد مەسەلەی خوێندنەوە وەکو ئاو هەوا وایە ئاتکە زەر قەدرمان لێکراوە داگیرکەران هەموو وەکو دەڵێ سامانی نەتەوەییمان کولتوریمان 4500 دێو ڕووخایانە 4500 مزگەوت ڕووخا کە سەرچاوی ڕووناکبیری بووە خوێندن بووە نووسین بووە دەستنووس بووە کتێب بووە من لە ڕۆژانە کتێبێکم دەرەسی باسی ئەوشەم کردووە کە هەولێر دەوڵەمەندترین شارە لە هەموو کوردستان دەستنووسی هەبوو زانای گەورەی هەبوو بنەماڵک باس بە بەرهەڵ لەو چارچیوەیەدا دەکەی ئێمە ئێستا تووشی کارەساتێکی گەورە هاتوون کە پێدەگوتنی نەخوێندنەوە و ئەو خوێندەوارانەی کە هەنە خوێندەواری نەخوێندەوارن دەکەی بەدایان بە سەدان مامۆستای زانکۆ لەگەڵ ڕێزم ڕۆژنامەنووس و نووسەرخوا بە قاونقەڵمزانن بەڵام لە چارچیوە گەشتەکەیدا کۆلەوارن دەکەی بۆیە کە ئەگەر ئێمە ئاسۆیکی گەش و
یان پێشکەوتنمان لە پێشدا هەیە بۆی دەخوازین دەبی دەستێکمان کتێب بێ و دەستێکمان قەڵەم بێ خوێندنەوە و نووسین ڕابەرمان بێ و هیوادارم یعنی دەسەڵاتی سیاسی دەسەڵات و حکمڕانی لە کوردستان ئەو دیاردەیە چارەسەر بکاتن و ئەگەر دەوێ بەرەو کوردستانەشی ئازاد و بەهێز و سەربخۆ لە دەرەوەی داگیرکەران بێ. سوپاس.